یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستان لە مانگی 11 ساڵی ڕابردوو دەستیان کردووە بە کارەکانیان. لە ئێستادا بەڕێژەی لە 175 کارەکانیان تەواو بووە. پرۆژەی بە بازارکردنی گەلمی جوتیاران لەلایەن یەکێک لە کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستانەوە جێبەجێ دەکرێت. وەزیری کوشتکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم و بەغدا سەردانی پرۆژەکەیان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری بەرەوچوونی پرۆژەکە بن. وەزیری کوشتکاڵی هەرێمیش دەڵێت ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە گەورەکان بۆ وەرگرتنی گەلمی جوتیاران و بە بازارکردنی بەرهەمەکانیان. بەڕاشکایی بەیەکەوە گفتوگۆمان لەسەر هەموو ئەو بابەتانە کردووە کە لە نێوان هەردوولادا دەکرێت بڵێم لێک نەگەیشتن هەبوو، بەڵام بە خۆشحاڵیەوە بە وردی قسە لەسەر بابەتەکان کراوە و ئێستا لێگەیشتنی باشێک. ئەوەی کەمای خۆشحاڵیە ئیمڕۆ دەرگای ڕۆیشتنی بەرهەمە کشتتوکاڵیەکان بۆ ناوەڕاست و خواری و عراق دەستی پێکردوێتەوە و جەنابی وەزیریش لە دانیشتنەکەدا لەگەڵ ڕئیسی وەزارا دوێنێش کە هات کە ئێمە قسەمان لەگەڵ کرد بەڵێنی ئەوەی دا کە ئەم بابەتە بە تەواوەتی لەسەر بابەتی ڕۆژنامەی کشتتوکاڵی و دروستکردنی بازاری هاوبەش لە نێوان هەردوولادا بە تەواوەتی تەفاهمیان هەیە لەسەر وەرگرتنی گەنم کە خاڵێکی گرنگە ئیمساڵ زۆر تەخیر بووە قەراریاندا جەنابیان ستافی خۆیان ڕاستپاردووە بە زووترین کات لە دوو ڕۆژی ئایندە ئەم بابەتەش چارەسەر بکرێت. لای خۆشیەوە بەڕێوەبەری پرۆژەکە دەڵێت لەگەڵ دەستپێکردنی ئەم پرۆژەیە نزیک بە 1000 کرێکار هەلی کاریان بۆ ڕەخساوە. لە ئێستاشدا بە ڕێژەیەکی باش کارەکانمان بەرەو پێشەوە چووە و 20 سایلۆ تەواو بووە و لە هەر سایلۆیەک 5000 تۆن گەنم عەمبار دەکرێت. لەم ساڵیشدا 1000 تۆن گەنمی جوتیاران وەردەگیرێت. 20 سایلۆمان تەواو کردووە، هەر سایلۆی 5000 تەن گەنمی لە خۆ دەگرێت. 100,000 تەن گەنم دەتوانێت ئەم ساڵ عەمبار بکەین. ئێستا ئامادەیە بۆ کارەکان. ئەو کارگانێک کە دەستمان بەکار کردووە ئامادەیە بۆ کارکردن لە دوو مانگی داهاتوودا. کارگەی ئاردە، کارگەی ساوار و بەڕوسە، کارگەی بنەتۆیە، کارگەی ئالەفە. کارگەی ئاردمان ڕۆژانە 1000 تەن گەنم وەردەگرێت. کارگەی ساوار و بڕۆژ ڕۆژانە 120 تەن. کارگەی بنەتۆ ڕۆژانە 120 تەن. کارگەی ئالەفمان ڕۆژانە 480 تەن گەنم وەردەگریت. ئەلەوەتی کارمان دەست پێ کردێ هیچ ڕۆژێک لە 400 کەس کەمتر لێرە کاری نەکردێ. لە ناو پرۆژە بێلەوانی لە دەرێشکەیشێ دەکەن کە دەگاتە نزیکەی 2000 کەس زیاتر کە گارگەکان تەواو دەبن بە کاملی 1000 کەس زیاتر لێروکانە دەرفەتی کاری دەبی بەردەوامی لە کارەکانی. لە هەرێمی کوردستان سەدان کۆمپانیای لەم جۆرە هەیە کە هەزاران هەلی کار دەرەخسێنێت. بەڵام تاکو ئێستا یاسایەکی تایبەت نییە کۆمپانیاکان پابەند بکات بەوەی ڕێژەی پێویست کرێکاری خۆماڵی کار پێ بکەن. بەهۆی هەرزانی نرخی کارکردنیشانەوە کرێکاری بیانی و دەرەوەی هەرێم ڕێژەی بێکاری لە هەرێم زیادی کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.